لەبەر زۆری نرخی نەوتی ماڵان کە بڕیارە حکوومەت یارێم دابەشی بکات، دانیشتوانی قەزای پێنجوێن بڕیاریان داوە وەری نەگرن و ڕێگری لە هاتنی تەنکەرەکانیش بۆ قەزاکە بکرێت. حکوومەتی عێراق بەرمیلێک نەوت بە 30,000 دینار بە سەر هاوڵاتیاندا دابەش دەکات، بەڵام حکوومەت یارێم بە 103,500 دینار منەتیش دەکات بەوەی هەر بەرمیلێک 284,000 دینار لە سەرخۆی کەوتووە. ئەو نەوتەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیاری لێداوە کە دابش بکرێ بە 103,000 بە هەموو شێوەیەکەم نرخەمان ڕەت کردەوە و ئەو نەوتەمان ڕەت کردەوە بەو نرخە و بە هیچ شێوەیەک نەوتە وەرناگرین بەو نرخە ئەبێ لانی کەم ئەوەی کە خۆیان ئەڵێن کە دوو جۆر نەوتمانێ نرخێکیان بە 30,000 و نرخێکیان بە 103,000 لانی کەم خەڵکی پێنجوێن سودمەند بێ لەو نرخی کە بە 30,000ەکەی ئەو کاتە پێنجوێن بڕیارەدا ئایا ڕەتی کاتەوانێ بە هیچ جۆرەونەتە وەرناگرێت هەچەند خەڵکی پێنجوێن ئەوەی کێ ئاگادار بین و قسەمان لەگەڵ خەڵک کردی بە و خەڵکی ناو بازار بەڵێ بەگشتی ڕەتی کاتەوە بەو نرخە قبوڵی نییە نەوتە زیاد بکرێ بەڵام دوجارەوە پێنجوێنەکان بڕیارەدەنایە و نەوتەوەی ڕەت ئەکەنەوە یان پارساڵ بە بڕی 55,000 دینار نەوت دابەش کرا. ئەم ساڵ کراوە بە 103,500 دینار. هاوڵاتیانی پێنجوێن دەڵێن ئەمە مای قوبڵکردن نییە و بەو نرخە زۆرە ئامادەنی نەوت وەربگرن. ئەو نەوتەی ئێمە وەری ناگرین ڕەتمان کردەوە حکوومەتی هەرێمیش واجبە لەسەری بۆ نرخەی ساڵان بۆمان بنێرێتەوە بگرە کەمتریش چونکە ئەم نەوتەی خۆ خێرمان پێ ناکە کاکە لە کەنەداوە خۆ بۆمان نایەنێت تا بە 103,000 دینار پێمان نەفرۆشن. وەرە تەحەدای بەشەریە دەکەم لە چ وڵاتێکە بەرمیلێ نەوت بە 200 دلارە چجا لە کوردستانەکەی خۆمان مەترێ هەڵکەنە ئەبێ بە بیرەنەوت. ئەوەمان بە حکوومەت وتووە پێویستە بڕێکی گونجاو و پێویست سوتەمەنی دابین کرێ بۆ قەزای پێنجوێن کە ناوچێکی سارد و کوێستانیە و بە نرخێکی گونجاو کە 30,000 بێت نەک 103,000. پێم وایە گەر بەم جۆرە حکوومەت پێمامدا ئەمە پێفرۆشنەوەیە بۆیە ئێمە بەڕێگەیەکی مەدەنی و زۆر هێمنانە پامی خۆمانمان گەیاندووە بە حکوومەت. بەڕاستی نازانم ئەمانە ئەقلیان لەکوێ ئەین تاکەی بە هۆش نایەنەوە پێویستە ینی وەکو چۆنە وترێ بە 30,000ەکە دابش کرێ بەڕاستی نرخێکی زۆرە بووە. قایمقامی قەزای پێنجوێن پاڵپشتی و پشتیوانی خۆی بۆ هاوڵاتیان دەربڕی و ڕایگەیان بەهۆی ناڕەزایی هاوڵاتیان لە نرخی نەوت لە ئێستادا دابشکردنی نەوت لە سنوورەکان تا کاتێکی نادیار ڕاگیراوە. داوامان کردووە کە 20 مانگە ئەو نەوتە بۆ ئێمە نێرێرن تا ئێمە داواکەن لە ڕێی بەڕێز پارێزگا و ئەنجومەنی پارێزگاوە بۆمان یەکلایی کەنەوە ئایا هەموو کوردستان بە 103,500 یام ئەو نەوتەی عێراقیش بە 30,000 ئێمە داوامان کردووە دادپەروەریە لە نرخەکە هەبێت ئەوە باشترین شتە بۆ ئێمە. بڕیار وابوو ڕۆژی پێنجشەمە دابشکردنی نەوت لە قەزای پێنجوێن دەست پێ بکات، بەڵام بەوەی ناڕەزایی خەڵک لە بەرزی نرخەکەی دابشکردنەکە دواخرا. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.